لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لە وانەی هەشتاونەوە لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقالت اليهود ليست النصارى على شيء وقالت النصارى ليست اليهود على شيء وهم يتلون الكتاب كذلك قال الذين لا يعلمون مثل قولهم فالله يحكم بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. بەڕخۆشەویستان، لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە مووقیفی جوولەکە بەرامبەر بە دیانەکان و هەروەها مووقیفی دیانەکان بەرامبەر بە جوولەکە خوای گەورە دەفەرمی طبعا بەرامبەر بە ئەهلی ئیسلام ئەوان یەک مووقفیان هەیە، بەڵام بەرامبەر یەکتری عینی مختەلیفن. دەفەرمی جوولەکەکان گوتیان لەیسەت النەسارا عەلا شەی، جوولەکەکان گوتیان نەسرانیەکان لەسەر هیچ دینێک نین، هیچ دینێک نییە ئەوەی ئەوان لەسەردانە. کەواتە جوولەکە دەڵێن نەسرانیەکان لەسەر هیچ دینێک نین. معلومیشە یعنی نەسرانی لە دوای یەهودیەتە، لەبەرەوەی یەهود کە دەگوترێ یەهود واتە ئەتباعی موسا عەلەیهی سەڵات وسەلام، نەسرانی ئەتباعی عیسان عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە کاتێکەوە عیسا هاتی عەلەیهی سەڵات وسەلام جوولەکەکان بەشێکی زۆر لە بەنی ئیسرائیل ئیمان بە هاتنی عیسا ناینن، ئیمان بە پێغەمبەرەتی عیسا ناینن، بەڵکو لەوەش زیاتر حاشای عیسا عەلەیهی سەڵات وسەلام ئیتهامی دەکەن بۆی کەوە وەلەدی زینایە. کەواتە دەڵێن ئەوەی کەوە متتەبعی عیسایە کە نەسرانیەکانە دەڵێن هیچ دینێکیان نییە و کا دینە. لە بەرامبەردا وقالت النەسارا لەیسەت اليهود عەلا شەی، نەسرانیەکانش دەڵێن یەهود لەسەر هیچ دینێک نین، دەڵێن یەهود لەسەر هیچ دینێک نین. قسەکەی ئەوان نەسرانیەکان ڕاستە، لەبەر ئەوەی بە هاتنی عیسا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو شەریعەتەی کە ئەوان لەسەریدا بوون بالفعل بەهاتنی عیسا عەلەیهی سەڵات وەسەلام دینەکەی ئەوان نەسخ دەبێتەوە، پێویستە متتەبعی ئەو دینە بن کەوا عیسا هێنایەتی عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە قسەی نەسرانیەکان کە دەڵێن یەهودیەکان لەسەر هیچ دینێک نین ڕاستە. ئەجا خوای گەورە دەفەرمێ وهم یەتلون الکتاب، وهم یەتلون الکتاب، لە کاتێکدا ئەو قسەیە دەکەن وهم یەتلون الکتاب، کتابی خوای گەورەش دەخوێننەوە. کەواتە قەباحەتەکان لەوەیدایە کە زانانە بەرامبەر بە کتابی خوای گەورە، شارەزان دەزانن خوای گەورە چی فەرمووە، ئەوجا بەو شێوەی ڕەفتار دەکەن، ئەویان دەڵێ ئەویان لەسەر هیچ دینێک نییە، ئەوی کەشیان دەڵێ ئەوەی تریان لەسەر هیچ دینێک نییە. وهم یەتلون الکتاب، کتابیش دەخوێننەوە. كذلك قال الذين لا يعلمون مثل قولهم، ئابەو شێوەیە ئەوانەی کە هیچ نازان ئەوانیش وەکوانیان گۆ. کەواتە ئەوانەی لا يعلمون ئەوانیش دەیانگۆ یەهود و نەسرانەکان لەسەر هیچ شتێک نین. لێرەدا زۆربەی زانایان دەڵێن لا يعلمون ئەوە باز لە مشریکەکان دەکات، مشریکەکانیش دەڵێن جوولەکە و دیان لەسەر هیچ دینێک نین، دین ئەو دینەیەکەوە باپیرانیان لەسەر دیتیتەوە. ئیتر زۆربەی مفەسیرین و هەندێک لە مفەسیرینش دەڵێن لا يعلمون واتە هەر لە ئەهلی کتاب لە جوولەکە و لە دیانەکان ئەوانەی کەوا یەتلون الکتاب ئەوها بە یەکتری دەڵێن، ئەویان دەڵێ ئەویان لەسەر هیچ دینێک نییە، ئەوی تریشیان دەڵێ ئەویان لەسەر هیچ دینێک نییە. ئەوە عولەماکانیان ئەوانەی یەتلون الکتاب. وقال الذين لا يعلمون عوامی ئەهلی کتاب، عوامەکەیان کەواتە عولەماکانیشان بەو شێوەی ئیتهامی یەکتر دەکەن، عوامەکان و جاهیلەکانیشان بەو شێوەی یەکتری ئیتهام دەکەن. کەواتە لێرەدا ئەگەر كذلك قال الذين لا يعلمون بعوام أهل كتاب بي مبستكا يان بمشرك كان بي كاتك واخواي قر سبحانه وتعالى وهم يتلون الكتاب ديان شبهيني بواني دواتر كواتا لكاتك دا كوان شارزان الكتاب خواي قورا او زابو الشيوي رفتا لقال يكتر دكان
ئەوانە هاو شێوەی ئەو کەسانە کە عیلمیان نییە، ئەو کەسان کە عیلمیان نییە جاهیلەکانی بەنی ئیسرائیلینە یان مشریکەکانن، کەواتە بەڕاستی کەسێک کە عیلمی هەبی فەرقی لەگەڵ کەسێک کە عیلمی نییە. ئەو کەسێک کە کتێبی خوای گەورە دەخوێنێت و فەرقی لەگەڵ کەسێکەوە کتێبی خوای گەورە ناخوێنیتەوە. کەواتە ناکرێ کەسانێک کەوا عالیم بن بە کتابی خوای گەورە ڕەفتار بکەن لە بۆ وەکو کەسانێکەوە عیلمیان پێ نییە، وەکو کەسانێکەوە عیلمیان پێ نییە، جەسەوان جاهیل بن یان مشریک بن. ئیتر خوای گەورە حکمیان لە بین دەکا، فالله يحكم بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. الله سبحانه وتعالى حکمیان لە نێوان دەکا ڕۆژی قیامەت لەو اختلافاتەی کە لە نێوانیان هەیە فيما كانوا فيه يختلفون. کەواتە لێرەدا یەکەم شت زۆرێک لە اختلافاتەکان لە دنیادا کە مەوجودە لە ڕۆژی قیامەت خوای گەورە حەسمی دەکا و یەکلایی دەکاتەوە. لەبەرەوەی دنیا دارالعەمەلە، قیامەت دارالجەزایە. ئەوە حقیقەتێک کە بەڕاستی زۆر مهمە، زۆر مهمە. دنیا دارالعەمەلە، قیامەت دارالجەزا، یعنی چاوەڕوان مەبە لە دنیادا هەموو شتەکان یەکلایی بکرێتەوە، نەخێر. بەڵێ خوای گەورە سوبحانەهو وتەعالە وعدی دایە با بڵێن دینەکەی خۆی بەسەر بێخی لەو کاتێک کە بەخۆی دەوێت سوبحانەهو وتەعالە، بەڵام خۆ شەرط نییە لەسەر مستەوای هەموو جیلێک ئەو وعدە جێبەجێبی. ئەوە عەلا مەدە الئەجیالە، مەدە الئەجیال. شەرط نییە هەموو زاڵمێک ئیلا لە دنیادا سزاکە وەرگریتەوە. ئەسڵەن قیامەت دارالجەزایە. بەڵێ زۆر جاریش خوای گەورە لە دنیاشدا ئینتیقام لە زاڵم دەکاتەوە، بەڵام ئەگەر نەدیت ئەتو لە تەمەنی خۆت نەدیت یاخود کەسێک چی زاڵم بە مردنی خۆی مرد معناوانێ خۆ کۆتایی پێهات، دارالجەزا قیامەتە. ئەو زۆر مهمە. یعنی ئەگەر حساباتمان لەسەر ئەوەی بینا بکەین کە هەموو شتێک دەبی لە دنیادا کۆتایی پێبێ، هەموو شتێک یەک لابیتۆ لە دنیا، بەڕاستی زۆر بەغەڵەتدا دەچێت و تووشی تەشاؤمیش دێ، کەواتە تووشی ئەوەی دەیکەوە با بڵێن وەکەئەنما وەالعیاذ بالله فەشەلت هینایە. نەخێوانیە، شەرط نییە هەموو نەتائیجەکان لە دنیا بەدیار بکەوی. دنیا دارالعەمەلە، قیامەت دارالجەزا. ئەو زۆر مهمە. هەروەکو خوای گەورە لە عین لە باسی اختلافات لە سوورەتی ئەلحەج کاتێک کە إن الذين آمنوا والذين والصابئين والنصارى والمجوس والذين أشركوا إن الله يفصل بينهم يوم القيامة إن الله يفصل بينهم يوم القيامة إن الله على كل شيء شهيد. کەواتە لەوێ دەرەج باز دەکاتن لە بینی ئیمانداران و نەسڕانی و جوولەکە و هەروەها مەجووس و مشریکین خوای گەورە حکم دەکات لە ڕۆژی قیامەتێ فیما کانوا فیه یختەلیفون. کەواتە زۆر مهمە لە دنیادا شەرط نییە هەموو شتێک یەکلا بیتەوە، خوای گەورە لە قیامەتێ هەموو شتەکان یەکلا دەکاتەوە سوبحانەهو وتەعالە. ئیتر لێرەدا کە باز لە ئەهلی کتاب دەکاتن بەو شێوەی دەیان شوبهێنی بە کەسانێکەوە عیلمیان نییە کە بەڕاستی کەس ناخێنیتەوە، کەس ئەعتراف بە کەس ناکە. ئیتر وەکو لە تەفسیری قاسمی دەڵێتن ئیمامی رازی با بڵێن نەقلی قەولەکەی ئیمامی رازی کردیە، دەڵێتن وەعلەم، ئەوە لە تەفسیری قاسمی باز لە ئیمامی رازی دەکا، وەعلەم أن هذه الواقعة بعينها قد وقعت في أمة محمد صلى الله عليه وسلم. سبحان الله. بەداخەوە دەفەرمی ئەوەی کەوا لە بینی جوولەکە و دیانە کە کەس ئەعتراف بە کەس ناکە، ئەو دەڵێ هیچ دینێکردنی، ئەو دەڵێ هیچ دینێکردنیە، دەڵێ ئەوەش بەڕاستی ڕوویدا لە ئومەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم. فإن كل طائفة تكفر الأخرى. هەر طائفە و هەر تاقمێک لەناو ئومەتی ئیسلام کە بەداخەوە بوونە بەش تەکفیری مقابلەکەی دەکا، بە کافری دەزانی، على الأقل ئەگەر بە کافریشی نەزانی پێی ڕاست نییە، مع اتفاقهم على تلاوة القرآن. هەر هەموو جەماعەت و تاقمەکانی ناو مسلمان خۆ هەر هەمووش متفقن لەسەر تیلاوەی قورئان پیرۆز. ئەوجا وەکو ئەوەندە قەولەی ئیمامی رازی نەقل کردی، ئەوجا ئیمامی قاسمی لە مەحاسن تەویل دەڵێ فها هنا تسكب العبرات. ئالێرێ بەڕاستی هەندێک مسلمانان ئەوانەی دڵسۆزانی ئیسلامن کاتێکەوە ئەو واقعە منحەریفە دەبین لە نێوان مسلمان، ئەو هەموو بەشبەشەوەکانی و ئەو هەموو تەفرەقە و ئەو هەموو تەجەمعاتە کە کەس ناخینیتەوە، ئی هەندێک بەڕاستی تسكب العبرات. بۆی کەوا فەرمێچی لۆ بڕێژی بما جناه التعصب في الدين على غالب المسلمين من الترامي بالكفر لا بسنة ولا بالقرآن ولا لبيان من الله ولا لبرهان، بل لما غلت مراحل العصبية في الدين تمكن الشيطان من تفريق كلمة المسلمين. سبحان الله. يعني بەڕاستی کاتێکەوە کەس ناخینیتەوە نەک بە بەڵگەی قورئان و سونە،
بەڵکو بەس تەعەسوب هەر دەڵێ ئەمن خۆم ڕاستم ئەو تاقم و جەماعەتەی من ڕاستە ئەوی دیکە هەر هەمووی بە غەڵەت دادەنێ ئیتر بەڕاستی موسیبەتە. ئەسڵ لە ئومەتی تەوحید ئەسڵ لە ئومەتی تەوحید ئەوەیە کە وەکو خوای گەورە لە چەندین ئاەت هەرماندات کەوا ئێمە لەسەر یەک کەلیمە تەوحید بکەین، لەسەر ئیسلام واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا، هەر هەممان دەست بە حەبلی خوای گەورە بگرین، دەست بە قورئان و بە سونە بگرین، بە فەهمی سەلەفی صالح، والله مشکلە نامینێ، خلاف نامینێ. کەواتە ئەسڵ لە ئومەتی تەوحید تەوحیدی صەفە، ئەسڵ لە ئومەتی تەوحید تەوحیدی صەفە. هەر وەکو ئەسڵ لە مشرکین ئەوەیە وەکو خوای گەورە ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا، کەواتە وەکو کەسانێکی مشریک مەبن ئەوانەی کەوا فەرقوا دینهم وكانوا شيعا، کەواتە وەکو مشریکەکان مەبن کەوا دینەکان کردە بەش بەش و بوونە دوژمنی یەکتری. ئیتر ئەسڵ لە ئومەی تەوحید تەوحیدی صەفە، بەڵام بەداخەوە کەوا لەناو مسلمانان ئەو سیمایان لێ بەدی بکرێتن کەوا ئەسڵ وایە ئەو سیمایە تەنها لەناو ئەهلی شرک هەبی، لەناو ئەهلی ئەهوا هەبی، نەک لەناو ئومەتی ئیسلام هەبی. خوای گەورە پەنامان بدە. فالله يحكم بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. كاتب راستي أو خلافاتان كلا دنيا ده سواء لبين أهل الكتاب ياخذ لنيوان طائفة وكم ما بلين كوملكاني بين مسلمانانش أو كلا دنيا حسم نابي إلا خوي يقول لك قيامة حسمي ذكاء، خوي يقول لك قيامة حسمي ذكاء ويحكم بينهم فيما كانوا فيه يختلفون. لو اختلافك لنيوان بالمناسبة براستي إنسان وەکو گوتمان کە ئەو دەردە کە وەکو ئیمامی قاسمی و ئیمامی ڕازی و عولەمای دیکەش کە باسییان کردێ کە بەداخەوە ئەو دەردەکەوتیتە ناو مسلمانانیش پێویستە مسلمان خۆی لێ بپارێزی، بەڕاستی لە تەفرقە و لە خلاف خۆی بپارێزی، نەبیتە جیهەتێکەوە ئەویشیان نەبیتە جیهەتێکی واکەوە ببیتە جەبهەیەک لەسەر مسلمانان. یعنی ئەمە ئەسڵ وە هەوڵ بدەین کەوا تەوحیدی سەفی مسلمانان بکەین، ببینە میفتاحی خەیر، نبینە مغلاق لە بۆ خەیر، بەڵکو وەکو پێ دەفەرمی کەسانێک لەنگۆ مفتاحن لە بۆ خەیر میغلاقن لە بۆ شەڕ، پێویستە ئەو هابین بە پێچەوانەوە نەبین. کەواتە تا بکرێ هەوڵ بدەین ئیش بکەین لە بۆ تەوحیدی سەفی مسلمانان. ئەگەر هەر پێشت نەکرێت ئەتو مە بە تەرەفێک لەو تەرەفەی خۆت ئەو جە محارەبەی خەڵکی بەرامبەرت بکەی، زۆر مهمە، بەڕاستی زۆر مهمە. کەواتە هەتا بکرێ ئەو خلافاتان لە دنیا تەصفیە بکەین، ئەگەر لە دنیاش پێمان تەصفیە نەکرا متەئکید بەخوای گەورە لە قیامەتێ تەصفیەی دەکات، یەکلای دەکاتەوە. و هەروها لە دنیادا هەوڵ بدەین حەقمان لۆ بەدیار بکەوی، لە دنیادا دوعا بکەین خوای گەورە حەقمان لۆ بەدیار بێ، کە زۆر جاران ئینسان کە تەماشا دەکا ئەویشیان ئیدعای حەق دەکا، ئەویشیان ئیدعای هەمووی دەرێ قورئان و سونە، بەڵام کامەی حەقە، کامەی ڕاستە، کامەی دروستە؟ پێویستت بە هیدایەتی خوای گەورە هەیە سوبحانەهو وتەعالا، پڕ بەدڵ لە نوێژەکان بڵێ ئیهدینە الصراط المستەقیم، تاکو خوای گەورە هیدایەت بدە، ڕێگای حەقت نیشان بدە. لەبەرەوەی حەق کاتێکەوە کەسێک بە ئینسافەوە تەماشای بکە نوریەکی پێوە دیارە، وەکو زانایان دەفەرمون، و دوعا بکەی وەکو ئیهدینە الصراط المستەقیم کە گوتمان بەدڵەوە بڵێ، و دوعای تریش هەیە وەکو کە لە قورئانی پیرۆز داهاتێ لە سەرزمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەوانە وەکو ئەوەی کە لە قورئان و لە سونە داهاتێ اللهم عالم الغيب والشهادة اللهم فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك فيما كانوا فيه يختلفون اهدني لما اختلف فيه من الحق بإذنك فإنك تهدي من تشاء إلى صراط مستقيم. كاتب بيست أو دعاء بكين اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. بيست أو دعاء نبكين تاكو حق من لو بديار بكوي بيست التقوى شوا من هبي وكو خواي يقول لسورة الفرقان هذا فرمي يا أيها الذين آمنوا تتقوا الله يجعل لكم فرقانا. أجر تقوى إخواتان هبي بإخلاص وكأن فرمان كان زي بزي كان خوتان لنواه كان باريزن خواي يقول فرقان تام بيدا بخش فرقان تيه وحتى نور يكتام بيدا بخش حق وباطل ليك جداد كانوا كواتا بيستمان بو تصوره بيستمان بنيته شي باك هي بيستمان بويه كخومان ومسلمان هان بدين كوا أو تفرقوا خلافة لبين مسلمان نمينة يتلا خواي يقول دبارينو لو كسانا بين كوا مفتاح خير بين مغلاق بين لبو الشر لو كسانا بين كوا لسر عقيدة توحيد بالجين وهول بدين لبو التوحيد صفي مسلمانان لا تاوكو أو عزتي كوا خواي جورا برياري دا لبو أمتي إسلام خواي جورا بيجي ارتوكاتي كوا توحيد صفيان دبيتن خواي جورا أو أمتا أو زليليو أو مصايبان كوا بسري داهاتي يا ربي خوا لسري هل بقري
وخوای گەورە بیجێڕەوە لای قورئان و سونەکەت بەو فەهمەی کە ئەتوو پێی رازی تاوەکو عزەتی دنیا و قیامەت بەدەست بینی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.